ماوەی مانگێکە ئۆتۆمبیلەکانیان لە ماڵەکانیان ڕاگرتووە بەو ئومێدەی حکومت بڕیارێکی نوێیان بۆ دەربکات و چارەنووسی ئۆتۆمبیلەکانیان یەکلایی بکاتەوە. خاوەنی ئۆتۆمبیلە بێسەرەتاکانن لە سلێمانی ئەوە بۆ جاری سێمە گردبوونەوەی ناڕەزایی ئەنجام دەدەن، داوا دەکەن بڕیاری دەست بە سەراگرتنی ئۆتۆمبیلەکانیان هەڵبوەشێتەوە و ئاڕم یاخود ڕقەمیان پێ بدرێت. ئەنجومەنی ئۆتۆمبیلە بێسەرەتاکانەوە داوا لە جەنابی کاقوبات و هەموو ئەو لایەنە بەرپرسانەی کە پێیوەستن بەم کاری ئێمەوە داوایان لێ دەکەین بە زووترین کات چارەسەری ئەم بڕیارانم ئەم کێشەیەمان بۆ بکەن و کارێکی وا بکەن بە زووترین کات سارەکانمان بێنینە دەرەوە لەبەر ئەوەی کۆمەڵی خەڵکی زۆر سارەکانیان لە ماڵەوە داناوە کاتی ئەوەیە ئیتر ئیشوکار بە سارەکانمان بکەین. خەڵکێکی زۆری تایە کە لایەنی حکومین پێشمەرگەن ئاسایشن پۆلیسن هێزەکانی ناوخۆن توانای ئەویان نییە بەڕاستی بە تەکسی هاتوو چۆ بکەن. خەڵکێکی تایە کەم دەرامەتە ناتوانێت بۆ سەرکار و کەسابەتەکەی بۆ شێوەیە بڕوات، بۆیە داوایان لەکەین لە ماوەیەکی زۆر کورتە هاوکاریمان بکەن کارێکی وامان بۆ کەم توانی سارەکانمان بینینەوە سەرجادە هەتاوەکو و کاتەی کە بڕیارێکی دروست و ڕاست ئەدرێ بۆ ئەوەی کە ئەم سیارە بێ سەرەتایانە بێنەوە سەرجادە. تەنها لە سنووری سلێمانی نزیکەی 35,000 ئۆتۆمبیلی بێسەرەتا هەیە. ماوەی مانگێکە بە بڕیارێکی جێگری سەرۆکی حکومت بڕیاری دەست بە سەراگرتنیان دەرچووە. تا ئێستاش هیچ بڕیارێکی نوێ بۆ یەکلایکردنەوەی چارەنووسی ئەم جۆرە لە ئۆتۆمبیلانە نییە. بەڵام ئەگەر بێت و کولفێکی کەم بەوەکو ڕقەمەکانی تر ئاسایی بیزوارەکە ینی تا بیزوارەکەمە ئامادەین، بەڵام زیاتر بەڕاستی بۆن هەڵناسوڕێ لەبەرەوەی ئێمە ئەو سارانی کە کڕیمانە بە هەمووی کوڕی پیاوی فەقیر کردین کوڕە پێشمەرگەی کوڕەشەی دیتیایە بەڕاستی نیەتی ینی من لەبەر نەبوونی و سارێم کڕیوە من بۆ خۆمە ساری هەفتان پێداوە 20 قەرزارم. ئەم ئۆتۆمبیلانە بە نرخی 8,000 بۆ 19,000 دلار کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت، بەڵام لە دوای ئەو بڕیارەی جێگری سەرۆکی حکومت کڕین و فرۆشتنیان تا ئەندازەیەکی زۆر وەستاوە. سەرجەمیان ئەو ئۆتۆمبیلانن کە لە خوار مۆدێلەوەن، پاساوی حکومەتیش هەر ئەوەیە، بەڵام خاوەنی ئەو ئۆتۆمبیلانە دەڵێن ئەو کێشانەی هەیەە و ڕقەمیان پێنادرێت بۆچی ڕێگەیان پێدراوە هاوردەی هەرێم بکرێن و ئێستا ئەبێ ئەوان باجەکەی بدەن. سیارانە لە هەموو شار و شارۆچکە و پارێزگاکانە هەن، لە هەولێر لە سلێمانی لە ئەنواع شارەکانە هەن، بەڵام ئەم بڕیارە زیاتر کە دەرچۆ لە ناو شاری سلێمانیا جێبەجێکراوە. لە هەولێر هیچ کێشەیەک نێ، لە ڕانێ و قەڵاتزە هیچ کێشەیەکیان نییە، پەیوەندیمان لەگەڵ زۆربەیان هەیە، هەر هەموو بە ئازادی خۆیان ئەسوڕن و مەفرەزەکانیش ناگرن. بەڵام لێرە لە ناو شاری سلێمانیا نێزەکەی وا 40 شەو زیاترە، ئێمە ئەو سارانمان لە ژوورێ خەواندووە ناوێرین بۆ یەک شوێن پێی بڕۆین. کردبوونەوە و خۆپشاندانی ئەوان بۆ ئەوەیە چارەنووسی ئۆتۆمبیلەکانیان یەکلایی بکرێتەوە. هاوڵاتی هەیە زیاتر لە 4 ئۆتۆمبیلی بێسەرەتای کڕیوە بە مەبەستی خێرکردن لێی، ئێستا زیانێکی زۆر دەکات لە فرۆشتنەوەیان. گرتبوونەوە و ناڕەزایەتیەکانیشیان لە سەرجەم شار و شارۆچکەکان بەردەوام دەبێت تا ئەو کاتی گرفتەکەیان بۆ یەکلایی دەکرێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.